ئەوە حالەتێکی زۆر ئەنتیکەیە ئەوە ژانی زۆر بۆ هەم پێ ونووسابوو کە دەبێ هەممان لێ کردەوە تەماشاکە ئەو زەرداوەکەیتی بزانە چەند ئەستور بوو زەرداوی واتان دیدێ کاکە تەماشاکە زەرداوەکە سوڕایتەوە سوڕا و ئەوەندە پڕ بووە ئەوجا ئەوە دۆمان باز دەکات کە ژانی چەند زۆر بوو کو هات زەرام تەحەموڵ نەکا دەبی چی لێ هاتبی ئێستا کە بزانە بەتاری دەکەن بزانە چی لێ دەکەن ئەو حرەکەی مارەکەی پێدەرێن تەماشاکە ئەبەوەی ئەو پۆرتەری دەبێنە ژۆرێکە أو بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا أو هذا دميتن كوني بكم بس ما شاء الله رقي راوة تمشاكا يقدق كنا كم ذكر تمشاكا بزانا تصدقكم بزانا شي ذكين وقيتك أو زيادة كم بردناوي باشا دیتان ئەو ئێستاکە دەیگرین نەدەگیرە پڕ بوو دیتان ئەوە پێ دەرێن ئیشجوانی لە مێرەبانی ئێستا ئەو زەرداوەکەمان فش کردەوە تەماشاکە بزانە زەرداوەکە کووە تەماشاکە دەبینن زەرداوەکەی چەند ئەنتیکەیە ئەوە بەقەسی کونمان کرد ئەوە خاوێنم کردەوە ئەوە ڕام کێشە قوڕاوە تەماشا ئەوە قوڕاوی لێ دێتن باشە ئەوە کچکەم کردەوە فشمان کردەوە ئەوە سەکەرە ئەوە دەیمژیتن ئەوە نییە ئەو کونکونەی دەبینی ئەوە دەیمژی ئەوها بزمانە ناوی خاوێنمان کردەوە خێنەکان دەوروبەرەکەمان خاوێن کردەوە دەچمە خوارێکی ئێستا هەندە چیش تەماشاکە ئەوە هەموو تەماشاکە پڕی بەردە دەبینین باشە ئەوە سیدەکتەکەم خاوێن کردەوە ئەو بە زوشتم لێ کردەوە باشە ئەو دەدەم قرتەچی لێ دەدەم قرتەچی لێ دەم لەبەر ڕادەیبڕم ئەوەی ئیش جوانی لە مێهرەبانی خوا خێری ئەو خێرخوازانە بنووسی کە پایان هێنا کە ئەو جیهازە باشانەمان کڕی دەبین دەبێ قرتەکە دەربچی لەولایە تەماشاکە دەبی سەری قرتەی دەربچی ئەوە سەری قرتەی دەرچوو باشە دیتان ئەو پێدەرین ئیش جوانی لە مێهرەبانی دێم قرتەچکەشی لێ دەدەم وە بتەکیر بم بیگ نەکاتن تەماشاکە سەری قرتەکە دەبی دەربچی ئەوە قرتەی دومیشمان لێدا ئەوجا دێم قڕەشی لەسەرێ دەدەم وەبی بەردەکانی نەڕژێتن بەردە وردەکان بەر نەبیتەوە ئەوجا مقەسەکەی لێ دەدەین بە مقەسەکەش دەیبڕێ مقەسەکەم بدێ بزانە چی ئیشێکی جوانمان کرد بزانە چی ئیشێکی جوانمان کرد اللهم صل على سيدنا محمد اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا ئەوە ڕێڕەوەکەیە دیتت دوو قرتەشم لێدە بە جوانی ئەوجا دەدێم ئارتریەکەشی دەگرم خێمبەرەکەشی دەگرم تەماشاکە بینە خێمبەرەکەش بەو شێوەیە ئەوجارە دەگرم بزانە چەند ئەوجا ئەو عەمەلیاتەیە چەند بە سەریعی دەکەین تەماشاکە ئێستا کە چ دەکەم ئەوە قیچەک ئەو قوراوە هاتیتە خوارێکە لە کنکونەکەی کا بینە پان پیشاندا تەماشا ئەوە خاوێنمان کردەوە قلشکەش ئەلێرە دەدەم بە جوانی قلشکەشم دێ قلشکەش تەماشاکە بزانە چی لێ دەکەم ئەوجا کەکەم لە حازێک کاکە هوکەکە ئەو جارە ئالەتەشکە دەبەمە ژۆرێکە پێ دەرێن هوک چ دەکاتنە هوکەیە بزانە چ دەکەم هەم کۆتەری دەکا هەم دەشی بڕی ئەبۆ شێوەیە ئەوەی ئیش جوان لە مێهرەبانیە بینم خوا خێری ئەو کەسانە بنووسی کە ئەو جیازە باشانیان کڕی دەبینین کولێرەکەمەوە دەبینن ئەجەبالەتان باز بکە بزانین ئەو گەنجەیە چەند ژانی هەبوو ژان چەند ئازاری هەبوو تەماشا هەم کۆتەری دەکا هەم لێ دەکاتەوە دیتان تەماشا الله کورێ وەڵای گەلە خۆشی عەمەلیات هەدەری ئەتاریە تەماشاکە هەیە کاکە لە دێر ئەتاریدا دەشی بە 4 ساعت 5 ساعت تەماشاکە ئەوە لەناو جەرگەکەی لێ دەکەم و لەناو جەرگەکەی هەری دەچێنم ئەو لێمان کردەوە ئەوە چیسەکەیە ئەوجا ڕای دەچێشم دەبینن ئەوەی ئیشدانی لە مێهرەبانی دەبڕێت گوتمن ئەتوو زەردە ئەوەتە بە دیابەتەیە گوتم بۆ عەمەلیاتە گوتن ناتوانم کە ڕاستی گوتی خۆی ناتوەژم گوتم کاکە من لازم ئەوم زۆر هێش و ئازارم هەیە ئازارەکەشم یعنی لەو باریکە ژانە بەناو زگمدادا دەیدا مەعیدە لە مەعیدەم پاشان ئەوەی کردم ئیسعادێک زۆری کرد بێزاری کردم لە خۆم یعنی زۆر مەمنون و سوپاسی گۆش دەکەم کە ئەم گۆش
وەکو یارمەتی منتاندا زۆر سوپاسان دەکەم چاوتەما چەند تۆجە هەزار ڕەحمەت لە داک و لە بابشت ئەوانی کە پارەیان دات و ئیشەی چاکیان کرد و خێرخوازی خێرێکی چاکە و ئیشاڵا خوا گەورە هەزار هەندە خێر و بەرەکەت دەخنا مار و نامەنداریشیان بەرەکەت دەخنا و ڕەس و ڕۆزیشیان ئیشاڵا بە حەوڵ قووەتی خوای گەورە تەمەنی توش دێژ دەبیت و لەگەر ئەو خەڵکێک کە یارمەتی کە توش داتن وەکو کابرایش وەکو تو لە هەولێر پەیدا نابیت هیچ دکتۆرێک نییە وەکو تو ینی یارمەتی کە خەرێک کە بداتوانە زۆر لێوکانە ئەوەندی کە لەگە ستافی جەماعەتی خەسەخانە ئەوی کە لەگە تودا تەقسیتان نەکرد بوو بە ئیسابیانیەوەتان کردم یعنی بە زیادەوە یارمەتی منتان دەکرد ئێستا ئەو وەختی کە ژانێکی زۆرم هەبوو ژانێکی گەرە بە ئیسابیانی دووخەی دەکردمەوە لەگە ژانەکەیدا ئێستا لەخوای بەزای ژانشتمە زۆر باشم و ئیسراحاتم لەخوای بەزیاد الحەمدولله زۆر باشم نەقۆی بەزیاد بیت نەخۆشەکەشم کە بەرگی زەدای بوو زەداوەکەشم کە ڕزی بوو زۆر مەمنی لێکەم ئەو عەمەلیاتێک کە بۆ کردن زۆر مەمنون سوپاسی دەکەم چای ماچەکەم هەزار ڕەحمەت لە داک و لە بابشت میهرەبانی دڵسۆزی و لێزانی